دەبی ڕاگەیاندن ئیشی باشی بێت تا ئێستا کە ڕاگەاندنی مە بەداخەوە ینی دەرێم ئەمە ڕاگەانی سەقەتمان هەیە یعنی بە دەلیلی ئەوەی ئەمن کابراایەک دروی کرد گوتی دکتۆر عملیاتی لۆ کردیمە بە سەڵاوات عملیاتی لۆ نەکردیمە یەک کۆمەر لاقیتەی دانا طبی ئەو ڕاگەانە پەیوەندیان بە من نەکرد بزان ئەو کابرا ڕاست دەکەن دروی دەکاتن هەستان قسەکانیان بڵاو کردەوە دوای چوو لە محکمە شکایەتی کرد لیژنەیان دانا سێ دکتۆری بەڕێز بوونە خەبیر لەو ئیشەیە و ئەمن بردمەوە بەڵام ئەو ڕاگەانانە نەهاتن برێن داوای لێبوردن لێ دەکەین با وڵی ئەمە غەڵەتمان کرد دەرێمەیشی لەبیرمە یەکەشان تەلەفۆنی لۆ کردم پاشەوەی کە بڵاویان کردەوە ئەتو لێ دوانی بدا تو عیب ناکەی گوتم دوێی کابراایکی دەی بڵاو دەکەی بەبێ پرس بە من بکەیت دەی ناوێ زڕاندیمە قسەی پێگوتیمە نێشتان گوت کاکە ئەو دکتۆر دێرە ئەو هەم خزمەتی کردی لۆوەی لێ بکەین بە ئەڵقەر با پرسەش پێ بکەین ڕێزم هەیە یەک دۆچیان تەلەفۆنیان لۆ کردم کە لۆم شەڕکردم بڵاویان نەکردەوە بەس دوانیان هەر پێداگی هەر بڵاویان کردەوە ینی یەک دۆچیان تێکسیان هەبوو تەلەفۆنیان لۆ کردم گوتان شتێکی ئەوهامان تەزیل کردیە ئەوە ڕاستە بڵاوی بکەینەوە یاننا کە لۆم شەڕکردن تەواو بڵاویان نەکردەوە بەس هەندێکیان بڵاویان کردەوە و خەڵکەکی زۆریش جوونی پێدا زوڵمیان کرد تەنانەت یعنی واللهی ڕۆژیان چوومە مارێکە ساعت 9 شەوێ کە چوومە پاش 9 بوو چوومە مارێک خێرزانم کە ئەنە و تەعزیەمانەیە چون گوتم چ بووە وت خەڵکێکی زۆر جوونت پێدەدەن چەند ناخۆشە یانی ئەتو وەرە لە خزمەتی خەڵکی بچ شۆمارە جوونیشت پێ بدەن گوتی ئەتو لۆ ئەوها دەکەی ینی ئێستا چت هەیە ینی لۆ ئەوها خەڵق قسەت پێ دەرێتن تێدەگەی ئەنی چەند ناخۆشە جۆرە قەنەعەتی برادمینە ڕۆژان برایەکەم دەگوت ئەو خەڵک لۆ جوونت پێدەدا یعنی چێنە ئەوانە جوون پێدەدەن لۆ ئەوها دەکەن فلەبەر ئەوەی ئەوە ڕاگەاندنی کوردیە لە خۆیانەوە دێن قسەت پێدرن بەبێ هیچ مپەڕێ نەپارەی دایمێ نەقەدرم لێکرد تاکە مەشروعین گوتم ئیقالە چێ مەمنون یێبانە بتە شیرک لەگەرم پارەکەی دەدەمەوە یعنی ئەوەندە بێ منەتیجە لەسەر کوڕی ئەرزی ئەمن تەنها منەتی داکم عەیشەی دەزانم منەتی یەک بە حیاتی نەمگوتە نەخۆشی وەرە عەمەلیاتی لۆ دەکەم بە حیاتی تەلەفۆنی لۆ بکەم و یاخود لە ژیانمدا نەخۆشی حکومی نەهینێتەوە ئەهلی لە ژیانمدا یعنی ئەوە ئێستا شتێکی باز دەکەم کە چەند ئیسیفادەم لێ کردیان جارێکیان نێکەکەڕی خەڵک کۆرەی هەبوو چوو بشکایەتی لێ کردبوو ئەم قانونەکەم دانەکە بوومە ئیخسایی هیچ نەخۆشەشی خستەخانەی ناینمەوە عیادەی پارەی لێ بستێنم عملیاتم لێ کردو لێندەر هەر لێوێ داواکەی لۆ دەردەینم ناهینمەوە عیادەی خۆم قانونە لەکەم و بێتەوە عیادەکەشم پارەی لێ ناستێنم ئەوە قانونە لەکنە من چونکە معاشە بی نەبیتن ئەمن مادەم ڕازیمە بەوەی بەبێ معاشی داوام بکەم غەدر لە نەخۆشی ناکەم بزانە پاش 5-6 ساڵی ئیسفادەم لەو بڕیارەی خۆم کرد بڕیارێک بە خۆم دامنا یەک چوو بشکاتی کرد بڕی خەڵک کۆرەی هەبوو جێەکەی التیابی کرد بوو چوو بکەم دکتۆرێکی دیکە طبیعی ئەمن مەجموعەک دکتۆر ئەمنیان زۆر خۆش دێ بەس مەجموعەک دکتۆر بەوان ئەمن نەبم لە دنیاە زۆر ڕقیان لێم دەبیتەوە چوو بوو تێکوشی بوو لە بۆی بردی بە نەخۆشکی دووبارە بردبوو عملیاتی لۆ کردبەوە پارەی باشی لێستان دەبوو ئەوەی کابرای کردبوو هات شکاتی لێ کردم لە دایرە سەحەی چون گوتم گوتیان ئەو کابرا گوتم هەنای ناسم گوتیان تۆ بیبین گوتم هەنامێ بیبینم داوای 7 ملیۆن دیناری کرد گوتم یەک درهەمی نادەمێ ئەم پارەی نادەم محکەمە دیاری کرد دەیدەمێ ئەگەر نە ئەم پارەی ئەوها لە نادەم پارەی بەخێر دەدەم بەزەوە کابراێک ببرێ پارەم بدێ ئەمن مامەکەم هەبوو ناوی عەبدەخاوە بوو خوا عەفوی کات گوتم ئەمن برا زەویمە ئەم کوڕیشنەی گومرجێمە ئەم خاوەی بدەم وا نەزانی ئەمن دکتۆرم پارەی ئەوها لە بێن پارەم بدێ ئەمەش برم ها پارە لە خۆرە پارە بجاتە بێەوە پارەی نادەم ئەمن جارە بۆی تادیدان کردیمە گوتی تم وەرم بمکوژم منەتم نییە چونکە ئەسڵن هەموو ڕۆژە دوعای دەکەم دێرم خوایە کەرێک بمکوژی شەهید ببم دەستمە بەهەشتێ خوایە ئەو کەرەش دوای تۆبەی بکەو لە خۆی چاوە بیتر یعنی دنیا هەندەی نانی نا ئینسان کە دیار بوو کەسانەکەی دێن تەشقەرەی پێ دەکەن لەوانێت دنیا خۆرەک بیتر وە بزانانی ئەمە پارەم زۆرە بێدێ پارەم بدێ ئەوە ینی بشم کوژی درەمەکە نادەمێ هەم پارە لە خۆرە زیاتربی پارەی ئەوها لە نادەم چونکە ئەسڵن هەر ئەو دنیا لەکنم قیمەتی باڵە مێشە چینیە ئیدی ئەوە بوو کاتێککە محکەمەکە برین ئەو جەلسەیە کە بڕیاریاندا گوتیان کابرایان بەو نقطەی بردمە گوتیان کابرای دکتۆر لێ چەندی پارە لێستاندی تووەڵا هیچ چوو عیادەی بەڵێ چوومە عیادەی پارە لێستاندی لە عیادەی گوتی ناوەڵە ئێگوتی دوو لێستە تو 7 ملیۆنی لێ داوا دەکەی یعنی زەمبی بی چییە یعنی ئەسبابی ئیلتیهابات لەوانەیە ساڵی عملیاتی بی
لەوانەیە خێت بی لەوانەیە پیسی خۆی بی لەوانەیە نەوعەتی نەخۆشەکەی بیتن لەوانەیە دەرمانی نەخواردبی ئێستا تو لە پارێ دکتۆر لێداوا دەکەی بڕ کاکە بڕۆ تۆ تەشقەری پێ دەکەی و بردمەوە لێ یعنی ئێستا نازانم چی ئەو شخصەیە